سەرۆکێبەرێ ئەمریکا دۆناڵد ترامپ لە دەرەوەی کۆشکە سپیە لێ نە لە دەرەوەی سیاسەتەیە. بنگهên mezin vaksînkirina xelkê li wilata Kalîforniya tên vekirin. Li bajarê Serêkaniyê welatiyên Sûrî ji aliyê Tirkiye û çekdarên opozisyona Sûrî ve rastîgirtinê dibin. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنطن پایتخت سلاو و رزن من صالح دمی جرج و بینرن هجا ل هر جهه کی هون ل دمینن سروکیبری امریکا دونالد ترامپ نها ل دروی کوشکا سپیه ل نه ل دروی سیاست هيا او دناوا کوماریان ده هین بناو بانگو لگل هن سرکردین دنن کوماری ده رکبریه که کنترل کرنا پارتیه ده راپورتا پیامنیرا دنگی امریکا ل کوشکا سپی پسی ویدا کوسوارا آگاهی بهتر هنه ئوتێل و گازینۆکەی ترامپ ڕۆژی چوارشەممە ڕوخێنرا دوایین پاشماوەی شوێنی قومارکردنێکی دیار لە شاری ئاتلانتیک بەڵام سەرۆکی پێشوازی لە مۆرکە سیاسەکەی نەهێناوە ڕۆژی سێشەممە هێرشی کردە سەر میچ ماکۆنێل سەرۆکی کەمینەی ئەنجومەنی پیران ناوبراو لەو کۆماریانە بوو کە زۆرترین لۆمەی ترامپی کرد سەبارەت بەو گەماروی شەشی کانونی دووهەمی سەر کۆنگرێس سەرۆک ترامپ بە پراکتیکی لە ڕووی ئاکاریشەوە بەرپرسیارە لە ورژاندنی ڕووداوەکان ترامپ لە بەیاننامەیەکدا هەڕەشەت دەکات کە پشتیوانی لەو کەسان دەکات کەسانی ڕازرە و کە لە هەڵبژاردنەکانی سەرەتایی ڕوبەڕووی ئەندامانی کۆنگرێسی کۆماریەکان دەبنەوە کە دووبارە خۆیان کاندی دەکەنەوە. ئەماندی سەرەکی دڵنیاییدانە بە 75 میلیۆن کەس کە دەنگیان داوە بە سەرۆک ترامپ تا بزانن هێشتا سەرۆک چالاکە لە سیاسەتی ئەمریکادا. فشارەکانی بەردەوام دەکات لە پێناوە پاڵێوراوانەی کە پشتگیری ئەمریکا دەکەن. حەو ئەندامی ئەنجومەنی پیرانی کۆماریەکان کە لە دادگای لێپێچینەوە دژی ترامپ دەنگیاندا ڕوبەڕووی ڕەخنەبوونەتەوە لایەن حیزبەکەیانەوە ئەوەش دڵنیایی دەدات کە هێشتا جەماوەری کۆماری لە ترامپ دوور نەکەوتونەتەوە. حزبی کۆماریەکان حزبی ترامپە لە بێبەختیدا هەندێک پارێزگارانی ڕاستڕەوی میانەڕۆ کە خۆشم لەوانەیە لە ڕوانگەی سیاسیەوە لەوانە بم لەو باوەڕەیەدام ئیستا هەست بەوە دەکەن لانەوازن. ڕۆڵی ترامپ لە ئاژاوە جێڕەکانی سەر کۆنگرێس بابەتێکە لە کۆنگرێس دەجوڵێنرێت بۆ دروستکردنی لیژنەیەکی سربەخۆ هاوشێوەی ئەو لیژنەی دیراست 11 سپتەمبەری 2001 تیرۆریستی سەرۆکی پێشووی لیژنەی 11 سپتەمبەر تۆماسکین پێشنیارەکە لیژنەیەک لە هەر حیزبەکە سەبارەت بە گەماروی شەشی کانونی دووهەمی سەر کۆنگرێس پێک بهێنرێت. ئەمە لێژنەیەک نییە بیانوێ بە دوای ترامپۆ بن بەڵکو لێژنەی لە کۆڵینەوەی لە ڕاستیەکان. بەپێی راپرسیەک لە 75 کۆماریەکان حەزیان لەوەیە سەرۆکی پێشوو ڕۆڵێکی کارا بژێڕێ لە نێو حیزبەکەیاندا. خۆشمان دەوێن بە شێوەیەکی تر دەگەڕێنەوە. بەڵام لێکۆڵینەوەی تاوانەکان لەسەر ڕۆڵی ترامپ لە ئاژاوە جێڕەکانی سەر کۆنگرێس و دەستێوەردانی لە هەڵبژاردن هەروەها ئالەنگیری یاسایی لەسەر گومانی ساختەکاری باج و بیمەی تەندروستی ڕەنگە ڕۆڵی داهاتووی سەرۆکی پێشوو لە سیاسەتدا دیاری بکە. یحیی بەرزنجی دەنگی ئەمریکا. لە سەرانسەری جیهانê xelkê pirsiyar hene li dor selametiya bikaranîna vaksîna COVID-19 û hinek ji wan naxwazin vaksînê wergirin. Zanyaran bi awayekî lezgîn û awarte kar kir ji bo çêkirina vaksînan lê dijî vîrusa koronayê ku ta niha bêhtirî 2 milyon kes kuştine û bêhtirî 100 milyon jî pêk ketine. Şareze dibêjin tune tirsînên li dor bikaranîna vaksînan lê hin ji xelkê guman hene. Her çendî vaksîn nenûye, vaksîn niye lê teknolojiya çêkirina wan nenûye û rêxistina saxlemiya cîhanê li ser malpera xwe hemî pirs û xemên li dor vaksînan derdibire û banga helmeteke berfireh ya perwerdekirinê dike li dor guman û metirsiyên xelkê. Şareze dibêjin vaksîn û pîvanên dinên rêgirtina li vîrusê wekû paqijkirina destan û bikaranîna maskan û dûrbûna civakî dê dawiye li vê pandemiyê bînin. Lê tenê eger xelk pêgir be bi van pîvanan. Rêveberiya Serokê Amerîka Joe Biden soz daye ku proseya vaksînkirina û belavkirina û vaksînkirina xelkê bigîne û li seranserî Amerîka jî belav bike û wê pêş bixe. û vê heftê jî bingehên mezinên vaksînkirina xelkê bi piştgiriyeke federalî li wilayeta Kalîforniya hatin vekirin. Agahiyên bêhtir di vê raportê de. Di vê hefteyê meydana Oakland ya werzişî Kalîforniya pir bibû ji otomobîlan. Ne ji bo yariya beyzbol,
لی بوارگرتنا واکسینا کووید 19 بنگه اوکلاند و بنگه که دی لوس آنجلوس ایکم بنگه واکسیلدانا گشتینه کجلوی حکومت فدرال امریکی و وکه بشکی دست بشخاری سروک بایدنیه یا سات روژن واکسین کرنه. آرمان جامعه اوکو ام روژه حتی 6,000 کسان واکسین بکن. ما بیتری 600 کارمندان هنن لوی بنگهی کار دکن. او 7 روژان ده هفته دا روژه 10 مجموعان کار دکن دا کو بکارین هجمارا هری زیده یا خلکی واکسین بکن. آژانس فدرال جبوره و برناروشن آورده یا برنیاز بفیما هفکاری دیگل گلک آژانس حکومتی ین هرمی و لشکری بنگه هاتین آواکرن دماوی پتر جهفتی اگیدا جبوکو برسوکا بلس لامریکا بدتا ویروسی. ریوبریا ترامپی گلک کار کرن بو پسند کرنا واکسینان جبوراوشن تنگافیان دیگل هبونا آستنگین دابین کرن و دابش کرنا واکسینان دا کو اوجی لسر دریا ولایت دمینید. سروک بایدنی پتر حولا هفکاریا ناوندی و بجداری کرنا هرمین فدرال کریه. ما تیرا همی امریکیان واکسین کرینه. نوکه ام کار دکن که واکسینان بگهینن میلیونان کسان. ولایت کالیفرنیا ولایت که قلبالغ و حروسا زورترین هجمارا مرین کووید 19 هنه و به خبات کریش بگهاندنا واکسینان. ده هفتیا بوریدا نچار بویا چندین بنگهن در زیلدان جبرکن بونا واکسینان بو ماوه کی بگرید. جبر دجواری و داخوازیا لسر دابین کرنا واکسینان لهر دوره ده همی جواکان داهی ام جید داخوازین خو لسر زیده کین و کم ناکین. هر دو بنگهن کالیفرنیا هاتین هل بجارتن ین کنیزیکی امریکیان رسر اون جواکن لاتینی نه کو پتر توشی ویروس کرونا بوین و ده دست بگه واکسین گه دهوان جواکان. اوه یکینه که گروکا هوار هاتنه یه دکاره به چوان کمالگهان ین که دجوار بر به ویروس کفتن دا که بکارن واکسینا بگهینن وان کسان که نکارن آماده بن. ده دا پلان کرن که ده هفتیم بهید دا همان بنگه لتکساس و نیویورک بهنه وکرن. ده دمکی دا که هولین واکسین کرنا خلکی لامریکا بهتر دبنه شارزاد دبیجن دوی هولین دانستاندنا بکسین که جو واکسینان بگمان را او جی بهتر ببن. هنک پیشبینی اوه که دکن که رنگ حتی مها نیسان هجمارا واکسینان هجمارا کسین که دخوازن واکسینان ورگرن بهتر ببه. جبورونی کرنا ویم مجاره نها دکتور باورجان الخدو پسپور هرمون لاشه مروف جباجار پیترسبرگ ولایت پنسیلوانیا بریا سکایپ بمرایه دم باش دکتور باورجان تو دبیجی چه قاس گرینگه که او خلک بگمانن باور بکن که واکسین تشتکی باشه جبوان دم باش والله زان بو مها چونی پر فرق بو يعني بري ويب دمها من خاش ددين الكلينيك العياده يعني پر سؤالي عندها بون سر سلامات فاكسيني بس وقت ديتي يعني تشتكي فيد ولاتي هات قورين حكمتي ارت التركيز عند سر فاكسينا دخازن خلق پر فاكسينا في سروك بايدن وقت دركت سر تي في وفاكسين بالرأي پر خلقي هات قورين ام بخاط اختر ممرض ما جب فاكسين بران وام نخاش خارد بيجن ام ما فاكسين بريا وسليمه وترستنايا هذا پر فرق دا نها دبینن پر خلق دخازه واکسین ببه و وقت زانه یعنی 40 میلیون کس الامریکا نها واکسین برنه و دبیجم يعني ارمانجا بريزيدنت بايدن انه 100 مليون كس واكسين ببه من 100 روج ان شاء الله ببه. بله باشه دکتر یعنی اگر 100 میلیون جی ببه جاردن جی ام دبیج بحثوای که کنه که حتی ماها نیسان و هجمار واکسین پیدا بوی یعنی هی هجمار خلکی که دخوازن بهتر به بته واته که هجمار که مزنه خلکی و نخوازن واکسین ورگرن او جی و مترسی الاستجاره کدن سر بلاونا ویروس دینه یعنی و وقت دبی چهل متشبن دبی چاوا خلق باره پرورده کرن که دبی واکسین ورگرتن نجبو وان لجبو کسن در دور وان. بله امین حكمت بداريد تفكير دكابو مسألة دخازن مسألة حل ببري إن شاء الله يعني ما هي حيشتا وما هي نها إذا فاكسين وقت نها تمام ببي پر يعني رقمك هندك نها خلق فاكسين دبا نكو 4 مليون
بليه مزنه بس دو سديد دو دودنا بس يعني نسبات پر هندكا بس وقت بريزيدنت بايدن قلتيه انه پر نها فاكسين هنا وبر خلق يعني نها نافي خدينا نجبو فاكسينه وحيا ما هيش شيء وما حفته يعني الجي ام شغلنا هال بيتسبرغ هاوجي يعني منطقه بر كونسرفاتيف خلق بر متردد بو بس نهام دبينا تشهاتي قورين ان شاء الله يعني اخبارنا نزيق ده بر خاش من باشا دكتور يعني امور سر او جمان خلكي يعني بيتر رنجه هناك جي باوايكي او بيجن جبري دا باوري اوان هرب فاكسينا ناي نتني جبو كورونا لي هن جمان لدور فاكسينا كورونا بخوشي هنا او جي مثلا دما هندكا كوتيدا هاتي تشيكرندا دما كردا يعني تو وقت تختاركي تشاوا كاري بشراس بكي كو او فاكسينا كورونا وكو فاكسين دن هاتي تشيكرن وت برسغريكين تندرستيان ساغلاميه جي خلكيرا تشيناك از نخواش را دبیجم یعنی واکسین بله انه بفر فتراک هندک و واکسینات چه بو بس دراسات واکسین پشتی واکسین چه بو او دراسات گنده یعنی نه هندک بو وقتك دريج بو شش مهابون وخلق واكسين بر متابعه كرن وحيانها متابعه دكن واذا مشكله دار چه بون سلاماتيه اميزانبن بس حيانها تم مشكله سلاماتيه كوكتنانه خلق مناعه چدبه وقت بيجي يعني 400,000 كس الامريكا مر اج فاكسين اج كورونا متحيانها ما نبيستيا اي تمشكله فاكسين شيبونا دكتور يعني اگر ام ريجيا ام بالنسبه سركفتنا فاكسيني يعني جي ام بيجن چالاقبونا فاكسيني يا كورونا بدن بريا وك نمونه فاكسينال ديجي انفلونزا كو سدي در دورا 6 هفته نظام دوی درباره ده یا کرونا سدی 95 او نسبه مزنه و هناك مترسيان جم خلقيه چه دكه هون چا ود کارن ويا كشرو بك جوان را لانه وقت الفاكسين تشيكرنا يعني هدفها غانديه دخاستن انه بر افكتيف يعني سدي نود بينج سدي نود بي جبو لانه كورونا يعني خلق بي دمرن وقت كورونا بيدك هذا انفلونزا بروترا فو كورونا اتس يعني وقتج كاسكي داري كاسك دن برقلايتر داري نوك انفلونزا يعني فجبوه هد يعني ارمانجا شركته وقت فاكسين شده كان دخاص نسدين نود بين شيكن ووقت زانه يعني فايزر ولا موديرنا تقدر زياده خازه جرعه خازه وبس جرعه ثانيه وقف انفلونزا سدي شست سدي شست بينجا بس جرعه خازه حياه بقينا سدي نود بينج فنخاش را دبيجم هذا وكي انفلونزا يعني تاثير جنده وكي انفلونزا فاكسينا بس ام دجرعه دن واجبو ام بقينا سدي نود بينج جبو كورونا از نك وك انفلونزا يعني كورونا نخاشك دنا نخاشك بر بيسترج انفلونزا بله باشه دكتور لگور شو پاندنا تجوی ام بیجن ویروسرا ام دزانن دسپیکا ویروسا کرونا دا جورایک بو پشترا لبریتانیا جورایک دن درکات لباشوری افریقیا جورایک دن درکات يعني پشتی و هناك جوراين دنن ام بیجن كورونا دركتن كو نوكو ام بيجن ناس غور شرط مرجن يا كمبون فيروس ام بيجن فاكسين كو تشيبونجي جبو وي تشيبون شاود يعني او فاكسين انها هي تشكو فايزر به تشكو ام بيجن موديرنا به تشب استرازينيكا به اف فاكسينانا دكارن اف جوراين دنجي درمان بكن يانجي ببن ريجر لوانجي اري حيانها معلوماتي هم هنا جمن مزاننها فاكسينا حيا جبو نيو فاريانس او توني عجرج فيروس دي صاد شغلن دي سلامته وك انفلونزا صال بصال فاكسينك عجر دردك هذا ساينتست علماء سادكن انفلونزا فيروس هيا وجبو فاكسين دقورن تشيشكي معنات يعني سلامات بكون بشغله against يعني ضد فون نيو فيروس عجر كورونا كورونا فاكسين على الاغلب وقت جند ببع صال بصال توني عجري در كيفن فاريانس عجري در كيفن وساينتست ايكي علماء بقورن فاكسين صال بصال وقت بيج بو افكتيف بيج بو بشغله ضد فون نيو فاريانس بله دکتر باورجان الخدو شرزای هرمونن لاشه مروف جو باجار پیترسبورگ ولایت پنسیلوانیا تب مرابوی گلک سپاس بو بشتر بوناته گلک سپاس
چینê sozdaya ku vaksîna Sinovac dabîn bike ji bo welatên rojhilat û navenda Ewropayê ku hewl didine bi her şêweyekî vaksînan ji xelkê xwe re peyda bikin. Bêjînê ev soz demekê berê vê mehê di kombûneka li gel 17 welatên Ewropa rojhilat û navendî da ku şareze wê wekû beşek ji hewlên Çînê yên berferehkirina bazirganiya li gel cîhanê dibînin. دیپلۆماسیەتی چین سەبارەت بە پەتاکە لە کاتێکدایە کە وڵاتانی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا ڕوبەڕووی زیادبوونی پەتاکە دەبنەوە. هاوڵاتیانیان فشاریان لێ دەکەن بۆ ئەوی ڤاکسینی ڕزگارکەری ژیانیان بۆ پەیدا بکەن. شیکەرەوە جەی ستیڤن مۆریسن دەڵێت بێتوانایی ئەوان بۆ دەستکەوتنی ڤاکسینی پێویست دەرفەتێکی ڕەخساندووە بۆ چین. بەهێزترین وڵاتی ئەوروپا و ئەمریکای باکوور پێداویستی ڤاکسینەکانیان ئەمبار کردووە. چینیەکانیش بەتوندی بەرەو پێشەوە دێن و بازار بۆ بەرهەمەکانیان پەیدا دەکەن و وەک شێوازگەلێکی دیپلۆماسی بەکاری دێنن. شارەزا ڤالبۆنا زێنێری دەڵێت دابشکردنی ڤاکسینی چینیەکان بە ئامانجی دروستکردنی نیازپاشیە، بەڵام هاوکات چین هەوڵ دەدات کەشتی خۆی لە نێوان ناوچەکە و هاوپەیمانەکانی ڕۆژئاوادا لێخوڕێت. لە باشووری ئەوروپا لە ناوەند و ڕۆژهەڵاتی ئەوروپا بیرۆکەی ناڕەزامەندیان هەبوو لە هەمبەر یەکێتی ئەوروپا و شێوازی ئەو مامەڵەی یەکێتی ئەوروپا بۆ کتانی ڤاکسینەکە و قەیرانە هاوشێوەکانی پێشوو. لە ساڵی 2012ەوە چین و بەرهێنان و قەرزی ڕاستەوخۆی بۆ پرۆژە گەورەکانی ژێرخانی ناوەند و خۆرهەڵاتی ئەوروپا پێشکەش کردووە و بەڵێنی زیادکردنی بازرگانی داوە. بەڵام دوا بە دوای نزیکەی 10 ساڵ ئەم پرۆژانە چەند ئیشێک یان بەرزبوونەوەیکی ئابووریان بۆ کۆمپانیا ناوخۆیەکان بەرهەم هێنا و ئێستاش نیگەرانیەکان لە زیادبووندان سەبارەت بە مامەڵە بازرگانیەکانی چینیەکان کە مافی کرێکاران و پاراستنی ژینگە پشتگوێ دەخەن. لە زۆربەی حاڵەتەکاندا ئەمانە قەرزن و لەلایەن حکوومەتەکانی ئەم وڵاتانەوە دەدرێتەوە. سەبارەت بەو گرێبەستە ناڕوونانەش ئێمە دەبینین کە کۆمپانیا چینیەکان پرۆژەکان جێبەجێ دەکەن. لە زۆربەی حاڵەتەکاندا هێزی کاری چینی و کەرەستەی خاوی چینین. کاتێک بابەتەکە پەیوەندی بە بازرگانیەوە هەیە زێنلی تێبینی قوڵبوونەوەی نەهاوسەنگی بازرگانی دەکات کە خودی کۆمپانیا چینیەکان سوودمەندی سەرەکین تایدا. هاوکات بازرگانی ناخۆش لە هەناردەکردنیان بۆ چین تا ڕادەیەک بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. ڕەنگە ئەمە بگۆڕێت چونکە چین بە دوای هاوبەشێکی نوێی هاوردەکردندا دەگەڕێت بۆ کەمکردنەوەی پشبەستن بە بەرهەمە ئەمریکاییەکان. ئەمەش بە پێی وتەکانی جەی ستیڤن مۆریسن. ئەوان دوور دەکەونەوە لەو پێکەوە گرێدانە قوڵا ئەوان هەوڵ دەدەن ئەوە کەم بکەنەوە و دەیانەوێت جێگرەوەیەک بدۆزنەوە کەواتە لەوانەیە پەیوەندی ڕشتر دروست بێت. لێرەدا کاتێک دێن و باسی بازاری هەناردەکردن دەکەن بۆ چین لە ئەوروپای ڕۆژهەڵات و ناوەڕاستەوە. مۆریسن دەڵێت چین هەستا بە سەرکێشێکی گەورە لە ڕێی پێشنیازکردنی ڤاکسینەکانی بەر لە وادەی تەواوبوونی تاقیکردنەوە تەواو یەکلایی کەرەوەکان کە بۆ ڤاکسینەکانی دیکە ئەنجام درراوە. ئەو هۆشداری دەدات و دەڵێت ڕەنگە شکستەکە کوشندە بێت نەک تەنیا بۆ ناوبانگی چینیش. ئەمە دەکرێت متمانەی خەڵکو و متمانە بە ڤاکسینەکەیان لەناو بەرێت. ڕەنگە ئەمە بمەنگەڕێنێتەوە دواوە. پێویستە جیهان بەرەو پێشەوە بڕوات و بەرەو دەستکەوتی هاوبەش لە پێناو سیستەمی بەرگری خەڵکدا و بۆ بەدەستهێنانی لە 1975 یا 80 بۆ ڤاکسینی سەلامەت و کاریگەر. لەگەڵ ئەوەشدا کە چین فشار دەکات بۆ بەرفراوانکردنی هەژمونی خۆی پسپۆڕان جەخت لەسەر پێویستی هەماهەنگێکی تونند و تۆڵی کاریگەر دەکەنەوە لە نێوان هێزە ڕۆژئاوایەکاندا لە پێناو زامنکردنی ئەوەی کە چین سوود لە خاڵە لاوازەکانی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا وەرنەگرێت و بۆ گەیشتن بە سوودێکی نادات پەروەرانە لە بازاڕەکانی جیهاندا. گرنگترینشی دروستکردنی گۆڕەپانێکە بۆ ڕەخساندنی دەرفەت و شەفافیەت بۆ هەمووان بە پێی یاسا و ڕێسا ئابوووریەکانی جیهان. چین چاوی بڕیوەتە ئەوروپا و دەرەوەی ئەوروپاش. شارەزایان دەڵێن چین پێویستی بەوەیە ئامادەی ئەوە بسەلمێنێت بۆ هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتی کە هاوشێوەی دەسەڵاتێکی جیهانیە و بە پێی یاسا و ڕێساکان کار دەکات. لە هەرێما کوردستانە عێراقی ڕۆژنامەوان شێروان شێروانی کو vê heftê bi 6 سال زیندان هاتە جەزاکردن bi tawana sîxuriyê dibêje ew di dema vekolînan da rastî işkenceya moralî û fîzîkî bû. شێروانی یەک ji 5 ڕۆژنامەوان و چالاکڤانان بوو ku ji aliyê dadgeha Hewlêrê ve bi sîxurî û organîzekirina grûpên çekdar li dijî hikûmetê hatibû tawanbarkirin. Dadekirina wan ya dirocan ji aliyê parêzer û rêxistinên mafên mirovan ve hate rexnekirin û wan got ku siyaset tevlî doseya girtiyan bûye û ew bên pêkirina li dijî azadiya derbirînê. Parêzerê Şêrwanî got
ماتریالین روزنامه‌وانی وکو بلگەین سیخوری هاتبوو نیشاندان و هەنێکین دنجی بەحساوەیەکێ کردن کۆ سەرۆکوەزیری هەرێما کوردستانی هەفتەیەکی بەرێ د کۆنفرانسێکە ڕۆژنامەوانیدا ئەو ڕۆژنامەوان وەکو سیخۆران بنافکردبوون تێزانین کو شێروانی و هەواڵین وی د مەها ئۆکتۆبەرە ساڵە بوریدا د پێلەکە خۆپێشانداندا لە دژی گەندەلیە بووبوون هاتە گرتن. وڵاتی سووریە کە خۆست بخوا بە ناوێ ئەبوونادر بدە ناسکردن ji پەمنێرە دەنگی ئەمریکا زانا عمر را بەحسا گرتنا کوڕێ خۆ دەکە ji aliyê گروپê احرار الشامیە لە سەرێکانیە ئەو دەبێژە وی 4 جاران فدیە دایە و هینجی کوڕێ وی نەهاتیە ئازادکردن. ئاگاهیە بهتر divê raportê de. Rêxistina mafê mirovan Human Rights Watch di çarê vê mehê de di raporekê de ragihand got Tirkiye û artêşa neteweyî ya Sûriyê bi awayekî neqanûnî herî kêm 63 welatiyên Sûrî li Bakur û Jilatê Sûriyê binçav kirine. Geral malbateke gozarokekî wan li ser êkaniyê hatiye girtin û veguhestin nehêsane. Tirsa wan li ser çarenûsa zarokên wan red dikin got biaxivin. Birêka telîfonê me bi malbatekê re peywendî kir. Qebûl kir me bibîne û biaxive. Ebûnadir navekî ne nas e. Got ew 4 caran pere rêkirine. Carekê ji bo çekdaran got bi navê Ehrar li Şerqiyê û 3 caran bo kesên got pêre peywendiyê dikin û dibêjin got ew parêzer in. Te fidye daye wan çekdarên got kurê te girtine. Erê. Te çi qasda? Min 4 milyonê Sûrî da. Te çawa te kes kir got kurê te li cewan e. Wan ji min re vîdeo şandin got li ser êkaniyê dîle. Di nav destê wan de ye. Ew vîdeo ji min re şandin û ji min re gotin sibe tiya wî bişîne yan jî zilamekî tememezin ku fidyê bîne em ê kurê te radest bikin. Min peredan. Gotin mêmatî baş nelvire xwediyê Grupa Ehrar Şerqiyê dema bê ew ê kurê te bidewe. Roja din hevjina min hat û got kurê te stexbaratê Tirkî ew birin. Piştî veguhestina kurê Ebûnadir bo Tirkiye careke din li rastî fişara şandina pereyan tên û hîn ew fişar li ser wî berdewam e. Tu dikarî bêje çend caran pereş de hatine xwestin? 4-5 caran xwestin. Her gav peran dixwazin. Tu karî bêje çend caran te pereşandine? تحكي لي قصص الدفعات اللي اخذوها منك؟ Parêzerê yekem $8,000 ji min stin. Parêzerê duyem 4,000 û 4,000 din jî dixwazin. Tiştek nekirine û min tiştek nehatiye dîtin min re. Bê encam e. Pere vala vala dişînim. Te tekez bû got ew kesên got peywendî bi te re kirin parêzerin. Te çawa piştrast kir got parêzerin? Ez nizanim lê gotin em parêzerin em pera divên. Kurê min bi min re axivî min jî ji wan re got çi misogerî li cem we heye got hûn parêzerin. Yekser gotin ji te kurê dixwe û pê re biaxiv. Kurê min mir axivî. Rêxistina mafê mirovan berdewam dibêje got kesên girtî dibin armanca işkenceyên giran û rûbirûyê riftarên xerab dibin û diravên mezin ji malbatên girtiyan tên xwestin got ew jî ji Tirkiyê neyên şandin. Li gorî komeleya mafê mirovan ya kantona Cezîrê got hemû malbatên got zarokê wan hatine girtin li ser êkaniyê û hatine şandin ji bo Tirkiye li rastî heman binpêkirinê tên. Evîn cuma seroka komeleya mafê mirovan ya kantona Cezîrê vê yekê tekez dike. دور نوتو یک حالت ده 2020 هات بلگرکرین هفته و 8 حب جوان او عرضه سوری برن عرضه ترکیه لور کرن زندانا دو محکمات حقی واد هات بکرن السروي جي دوان محكمات داليه باريزر وان بازار لسروا كسا تشيدبه لگوری چالکوان و ریخستن مافی مروان گو
pereyên got ji malbatan tên xwestin beramberî girtiyan gotin askirin bi fidya bûye yek ji jêderên herî giring ya aborî ji bo komên çekdar bi ser Tirkiye ve. Lê hat piştrast-kirin got piştî ew girtî ji xaka Sûriyê bi awayekî neqanûnî tên şandin ji bo Tirkiye careke din li rastî xwestina pereya tên. Zana Umer, dengê Amerîka, Herêma Cezîrê. د وان روجین بوریدا پلک قشای یا وک جمسری باکر خو ل امریکا پیچاو هن ولایت باشور د بن برفید امان قطبونه الکتریکی به میلیونان کس د ناوا سرمایه ده هشتن وکو ولایت تکساس کوجاران کشو هوای و نه او قصار بور و نشتوان و به سرمایه وها زیدره نهاتنه و گازنان دکن که دستلات دار باش نه آماده بون با حوزه هر وها آفجی قدکرو روشا خلکی گلکی خراب کرد. ام دزانین که ولات امریکا ولاتی که گلک مزنه گلک برفره لعالی که برف و قشاته لعالی دن کشو هواوی باشه لأف پیله دیاره خول همی امریکا پیچایه و حتی ولایت وکو تکساس که هنکی برای گرم بوجی که گلکی برای گرم بوجی دیساجی خلوان یعنی بیجن اف پیلا برفی خوله پیچایه دوی درباره دا گلک ولاتین دنیای جی هر حال دوی زوستانه سرمایه وی زوستانه دا راستی پیلن وها قشای هاتن مدید چند روزین بوریده هن ولاتین کجاران لی نبو بونجی اف گوهرتنا کشو هوای هر حال باندورا ویه که لامریکا ام ببیجن پیلک وها قشای تی جاران پیلن وها تین جاران باهوستین للولايات كو بيشبينا كلي ببن خلقي خو آماده كريج دستلا دارن خوجيرا آماده كريه للولايات كوكو ولايات تكساس براستي دوه بدوستي خور از آخوي مگوتي قد تشتكي وها لفيدري تشي نبويا دبستان هاتنا گرتن فروشگه هاتن گرتن گلک يعني بيجن خلق دناف مالي خدا ما اويكي باندورا كدا سر ام بيجن مورال خلق يجي نتني سر صاروا سرمايه لهر حال حاكم ولايات بحثاوي كيكر كودوان چند روجين بيدا و اف بيلا سرمايه هري و روش لهنكي تكساسي باشتر ببا لفر ام